بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی باس و خواست بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتم بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست تەوەری فێڵکردن یاخود غەشکردنە لە ئیسلامدا. غەشکردن چییە و هۆکارەکانی ئەوەی کە مرۆڤ پەنا بۆ غەشکردن دەبات چییەوە؟ چارەسەری غەشکردن چییە؟ ئایا قەزەی ئیمان باوەڕ بەخوابوون چارەسەری بنەڕەتی ئەم کێشەیە دەکات؟ بۆم پێی لە ماوەکانی ڕابردوودا ئەو کاتەی کە مرۆڤ ئیمان لە ناخیدا هەبوو بە تەواوەتی پراکتیزی بنچینەکانی ئاینی کردووە، غەش کەمتر نەبووە لەوەی کە ئێستا مرۆڤەکان زیاتر ڕوویان لە جیهانبینی و ئەم جۆرە گلۆبالیزیشنەی کە دەستی بەسەر فکری جیهاندا کێشاوە. ئایا ئێستا غەش و فێڵەکان زیاتر نین؟ جۆرەکانی غەشکردن چین و چەندن؟ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا غەریب محەممەد زەرانی بانخواست گفتوگۆی لەبارەوە دەکەین. مامۆستای بەڕێز بەخێر بن. سەلامەتی، سوپاس دەکەم. وەکو عادەتێکی هەمیشەیی غەشکردن چییەوە؟ هۆکارەکانی غەشکردن چین مامۆستای بەڕێز؟ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن سار على نهجه. دەستخۆشتان لێکم بۆ ئەم دەرفەتە. دیارە گومانی تێدا نییە ئمە دوو جۆر خۆڕەوشتمان هەیە، دوو جۆر ئەخلاقمان هەیە. ئەخلاقێکیان پێوترێ ئەخلاقی حەمیدە، ئەو خۆڕەوشتانی کە سوپاسکراون. ئەخلاقێکی ترمان هەیە، خۆڕەوشتێکی ترمانە پێوترێ ئەخلاقی مەذمومە، ئەو خۆڕەوشتانی کە ناپەسەند و خراپن. غەش ئەچێتە چوارچێوەی ئەخلاقی مەذمومەوە، واتە ئەو خۆڕەوشتانی کەوا خراپ و ناپەسەندن، واتە زەمکراوە. بۆیە هەر لە سەرەتاوە ئینسانی مسلمان کە ئەزانەیە خۆڕەوشتێکی ناپەسەندە، ئەخلاقێکی ناپەسەندە، ئەبێ لەو خۆڕەوشتە بە دووربی، دوور نزیک گەورە بچووک ئەبێ خۆی لەو خۆڕەوشتە خراپە بپارێزی، چونکە خۆڕەوشتێکی ناپەسەندە زەمکراوە، شەریعەتی ئیسلامی نەهی لێ کردووە. مامۆستا بەڕێز ببوورە بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەم بە تەواوەتی بدەیتەوە، لە ئیسلامدا کۆمەڵی قەدەغەکراوی زۆر هەن و زۆر جار ئەوانەی کە تاعن لە ئیسلام دەدەن ڕەخنەی لێ دەگرن، دەڵێن زۆربەی هەنگاوەکانی قەدەغە کردووە. هۆکاری قەدەغەکردنی فێڵ و غەش لە ئیسلامدا چییە؟ گەر بێت و کۆمەڵگەیەک پڕی بێ لە کەسانی غەشیم و فێڵکار، ئەم کۆمەڵگەیە چۆن ژیان گوزەر دەکەن؟ خۆی هۆکارەکانی غەشکردن ئانی کاتێکە لە کۆمەڵگەیە کە غەش تەشەنەکەیان بڵاو ئەبێتەوە لاوازی ئیمان، کاریگەری لەسەر ئەو دەرونی ئەو کەسایەتەیەکەوە وەکو غەش ئەکا یان فێڵ ئەکا یان لەگەڵ بەرامبەرەکەی بەو شێوازە هەڵسوکەوت ئەکا. بڕانەبوونی بە قیامەت، چونکە ترسی سزای قیامەتی نییە، ترسی سزای ناوگۆڕی نییە. بۆیە ئەم کەسە هەڵەسێ بە غەشکردن، هەڵەسێ بە فێڵکردن، هەڵەسێ لەوەی لەگەڵ بەرامبەرەکەی خۆی فێڵ بکە و مافی بخوا و هەڵ بدا، ئەو حەق و مافی کە هێتی لێ زەوت کە لێی بشارێتەوە. بۆیە زانان لە پێناسی غەشە ئەفەرمون غەش ئەوەیە کەتم و کولی ما لەو عەلیمەه المبتاع و کەریهەو، شاردنەوەی هەر شتێکە کەوا وەکو بەرامبەرەکەت پێی بزانێت کە تۆ لێی بشاریتەوە. واتە کەسێک کاڵایەکی هەیە، ئەم کاڵا بفرۆشێ، بەڵام هەندی عەیبە و کەم و کوڕی لە کاڵاکەیە هەیە، پێی ناخۆشە بەرامبەرەکەی پێی بزانێت لێی ئەشارێت و بۆی نەیزانێت کاڵاکەی خۆی ساخ کاتەوە بەسەری، ئەو پێوترێ غەش. ئەم غەشە چوارچێوەیەکی فراوانی هەیە و گشتگیرە زۆر لە بوارەکان ئەگرێتەوە. زۆر باشەکەواتە ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک لە ڕۆژان بەناو بازاڕی والله ئەعلەم مەدینەدا ڕۆیشتووە کە دەستی خستووەتە ناو خۆراکەکە و ژێرەکەی تەڕ بووە، دوایی فەرمووتی ئەفەلا جەعەلتەهو فەوقە طەعامک یەڕاه الناس من غەشە فەلەیسە مینە، یاخود من غەشەنا فی لە ڕیواتێکی دیکەدا فەلەیسە مینە. ئەمە هەر لەمەوە هاتووە؟ مەڵە گومانی تێدانێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕاستەخۆ خۆی وەکو سەرۆکی وڵات، وەکو شەخصی یەکەم، یعنی چووەتە ناو بازاڕ، ئاگای لە بازاڕ بووە، ئاگای لە هاوڵاتیان بووە، ئاگای لە خودی بازاڕ بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. واتە خۆی ڕاستەوخۆ لەگەڵ لەناو خەڵکی مەدینە تەعاملی کردو. بۆیە کاتێک ئەچێتە بازاڕ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، واتە هەر لە مزگەوت تەوجیه نادا، قورئان بخوێنێت، حەدیسەکان بفەرمێت، تەوجیهیان بدا، بەڵکو ڕاستەخۆ ئەچێ بزانێ تا چەند ئەم قورئان و فەرموودە لە بازاڕە بەرجەسەیە. بۆیە لە فەرموودەکە ئەفرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەچێتە لای ئەو دوکاندارە، لەوێ گونەیەک یان تورەکەی خواردنی داناوە، گەنمی داناوە، خواردنی تیا بووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خواردنەکە بینێ جوانە، کە تەماشای خواردنەکە دەستی مبارەکەتە ناو خواردنەکە، کە دەستەکاتە ناو خواردنەکە لە ژێرەوە خواردنەکە تەڕە، لەسەرەوە وشکە. بویە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ما هذا يا صاحب الطعام، ئەی خاوەنی ئەم خواردنە،
ئەوە چییە؟ واتە بۆ لەسەرەوە وشکە بۆ لە بنەوەتەڕە خاوەن دوکان ئەڵێ چی ئەڵێ ئەصابەه سەما ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەمە باران لێدا بۆیە تەڕ بوو بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات بۆیە تۆ ژێروبانە بکردایە بۆی کەسی ئەیبینێ نەخەڵەتیە فری و نەخوا اینجا لێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من غەشە فەلەیسە منی یان ئەفەرمێ لە ڕوايەتی ترە من غەشەنا فەلەیسە منا ئەوەی فێڵ بکا ئەوەی بێ بەرامبەرەکەی فری بدا ئەوەی بێ کە بەرامبەرەکەی بخەڵەتێنەوە غەشی لێ بکا و چاوبەسی بکە لە ئێمە نییە دوورە لە سونەتی ئێمە دوورە لێ ڕێبازی ئێمە واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ویستوێتی ئەو پەیام بدا بەگوێی ئەوانە کە ئێمە کە دەین بۆ مزگەوت ئەبێ لە مزگەوت خۆڕەوشتی مزگەوت بەرینە دەرەوە کە لە بازاڕ نەبێ خۆڕەوشتە مزگەوتی بێ کە ئێمە قورئانە خوێنە بێم قورئانە بەرجەسە بێ لە ژیانی ئێمەدا بازاڕی ئێمە بێ قورئانی بێ بازاڕی ئێمە بێ فەرموودەیی بێ زۆر باشە مامۆستا بەڕێز ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد ئەویش ئەوەیە کە سەرۆکی دەوڵەت پێغەمبەر سەرداری هەموو عالەم سەرداری و مامۆستای هەموو ڕەوشتە جوانەکان خۆی کە هاتووەتە ناو بازار سەرپەرشتی بازاری کردووە دەتوانین ئێستا بڵین کە هۆکاری زیادبوونی غەش لە ناو کۆمەڵگەی ئیسلامیدا بەگشتی وە هەرێمی کوردستانیش کە لە ئێستادا بەدەر نییە لەمە کە فرت و فێڵ زۆر بووە لە سەرجەم سێکتەرەکاندا لە بازارکردندا لە سیاسەتدا لە معاملە و لە هەموو شتێکدا ئەوەیە کە قیادە سەرکردە وەکو پێویستنانە ناو خەڵکەوە سەرپەرشتی ژانی خەڵک ناکەن خۆی گومانی تێدا نیم من ئاماژەم پێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە مزگەوت نەبووە بۆیە زۆر گرنگە کار بەدەست لە سەرۆکی وڵات هەتا ئاگاتە خوار پێویستە لە ناو مجتەمەع و کۆمەلگادا بەپێی پێویستە بگەڕێ پێویستە سەردانی بکە مەیدانیان خۆی بچێتە ناو وەزعەکەەوە بۆیە پێغەمبەری خوا بینە عەلەیهی سەڵات وسەلام خۆی ڕاستەوخۆ یعنی ئەوە یەکەم جاری نەبووە چەندین جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بازار گەڕا و پرسیاری کردو و پرسیاریکردن و فرۆشتن و کشت و کاڵ و زەراعەتی لەناو دانیشتوانی شاری مەدینە کردو بۆ ئەوەی ئەو شتانی کە خراپن ناپەسەندن یان حرامن یان فێڵن پیان بناسێنەوە پیان بڵێ کە ئەمانە نابێ ئینسانی موسڵمان ئەم شتانە بەرجەستە بکە فعلەن وایە کاتێک کە سەرکردە کاتێک کە کار بەدەست ئەچێتە ناو مەیدانی شتێتە ئەو شوێنە ئەو شتە بنبڕ ئەبێ ئەو شتە خراپانەی کە هەیە یان ئەوانەی کە جوان و باشن تەشجیعانەکە ئەو شتانە بەرجەستە ئەبێ لە ناو مجتەمەعە بە مانایەکی تر هەر بەس نابێت لەسەر راپۆرت ئیش بکە بۆیە زۆر جار ئەو راپۆرتانە وەکو خۆیان نین کاتێک کە تۆ خۆت ئەچی ئەو شتە بەچای خۆ دەبینی واقعی شتەکە ئەبینی بەڵام بە راپۆرتی ئەو شتە ئەگاتە سەرەوە ئەگاتە دام و دەستگایەک سێرێکی لەو ئەو شتەوانە بێ ئەو راپۆرت وەکو پێویستە کاتە شوێنی خۆی زۆر جار تاجیرەکە لەگەڵ خودی لیژنەکان ڕێک دەکەون بۆی کە هەماهەنگیەک هەبێت و فێڵ لەسەر خوانەوە گومانی تێدا نیە بڵێ بۆیە سەردانیکردنی مەیدانی بۆ ئەو شوێنە ئەو کاریگەری هەیە واتە کاتێک ئەو کەسایەتی ئەچێتە ئەو شوێنە ئەو کار بەدەستی ئەچێتە ئەو شوێنە مەیدانی خۆی شتەکە بینی ئەتوانێت ڕاستەخۆ ئەو گرفتە چارەسەر بکە هەر بۆیە عەفو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خاڵێکی زۆر گرنگی تر لەو فەرموودا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاوپۆشی نەکردووە مجاملەی نەکردووە بێهەڵوێز نەبووە لەو غەش و خراپەی کە لای ڕوویداوە یەکسەر ئیشارەتی دا بە ئەو هاوڵە بەڕێزە کە ئەمە کارێکی خراپە ناپەسەندە نابێ ئینسانی موسڵمان ئەم کارە بکە ئەبێ لی بە دووربی و ئەبێ خۆت لەو کارە پارێز ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد پێشتر بەڕێستان باست لە قەزەی ئیمان کرد کاتێک کە ئیمان لە دڵی بەندەکان لە دڵی تاکی موسڵماندا لاواز دەبێت ئەمە وا دەکات کە مرۆڤ باوەڕی بە بەهەشت و جەهەنەم و لێپرسینەوە نەبێت و هەموو هەوڵەکانی بۆ دنیا بێت لە ئێستادا دەتوانین بڵین کە ئەمە هۆکاری ئیمان لاوازیە کە تاکەکان زیاتر ڕوویان لە دنیا کردووە و پشتیان لە قیامەت کردووە و بەڕاست و چەپ بە ڕێگەی باش و ڕێگەی خراپ هەوڵی کۆکردنەوە و پێکەوەنانی سەرۆت و سامان دەدەن بەبێەوەی بزانن ڕێگەکەیان ڕاستە یاخودنا خۆی گومانی تێدا نییە هەر کارێکی ئینسان ئەیکا پاڵنەرێکی ئەو کارێ باش بیان خراپبی بۆی ئینسانی موسڵمان وەکو ئیماندار ئێمە باوەڕان بە خوای پەروەردگارەیە باوەڕمان بە ڕۆژی قیامەتەیە باوەڕان بە لێپێچینە و محاسبەی خوای پەروەردگارەیە کاتێک کە ئینسانی موسڵمان ئەزانێت لەسەر غەش محاسبە ئەکرێ لێپێچینی لەگەڵا ئەکرێ وەیەکێکە لە تاوانە گەورەکان زانایان لە ڕیزبندی تاوانە گەورەکان ئەژماریان کردووە کە ئەم هەستەی بۆ دروست دەبێت لە غەش خۆی ئەپارێزی بەڵام کاتێک کە ئینسان هەست ئەکا کە کەم تەرخەمێکی هەیە بەرامبەر بە پەیوەندی خۆی خوای پەروەردگار پەیوەندی خۆی لەگەڵ قیامەت و محاسبەی خوای پەروەردگار پەیوەندی خۆی لە ناو گۆڕ و مردن و قەبر و قیامەت ئەمە کە لاواز ئەبێ ئەو کاریگەری کەمتر ئەبێتەوە بۆیە زیاتر غەش ئەکا زیاتر فێڵ ئەکا زیاتر بەرامبەرەکەی فریو ئەدا هەر بۆیە چەندە ئیمان بەخوابوون ئیمان بە قیامەت بەهێز بێ ئەوەندەش غەش کەمتر ئەبێ فێڵ کەمتر ئەبێ
مامۆستای بەڕێز بە زۆری بەو پێی کە مرۆڤ لەسەر گۆیزەوی ژیانی کردووە بۆ پێی کە مرۆڤ ئەزمموی وەرگرتووە لە چ حاڵەتێکدا مرۆڤەکان پەنا بۆ غەش و فێڵکردن دەبن. مەبەستمە بزانم ئەم قەیرانە دارایی ئێستای هەرێمی کوردستان کە وڵاتیان لە بژێوێکی خراپی ژیاندا گوزەر دەکەن، ئەمە هۆکاری ئەوەیە کە یاخود دەبێتە بەڵگەی ئەوەی کە هاوڵاتیان غەش بکەن لە معاملە و لە کار و کاسبیاندا؟ خۆی هەندێک جاریش گومانی تێدا نییە بیئە تەئسیری لەسەر غەشکردن هەیە. بیئە چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی قەزاوەت و حکم، چ لە ڕووی دارایی کاریگەری هەیە. بۆیە ئەبینی مەسەلەن تاکێک گەر هات و مراقبەی حکومی لەسەری نەبێ، ئیجرعات لەسەری نەبێ، کەسێک کە غەش ئەکا غەشەکەی سەرکەوتووە باڵێن تیام، کەسێکی محاسبی کە ئیجرعاتی لەگەڵای بیکە لەسەر غەشەکەی بەردەوام ئەبێ، کەسێکی تر چاو لە ئەوەکە. یان لە ڕووی مادیەوە کاتێک کە خەڵکێک لە قەیرانی داراییە ئەژی گرفتی مادی هەیە و ناتوانێت فەراغە مادیەکانی خۆی پڕ بکاتەوە و فشارێکی خێزانی لەسەر ئەم کەسایەتی هەیە، پێ ئەچێ مەسەن قەرز و قۆڵێکی زۆری لەسەر بێ، ئەمانە کاریگەری لەسەرەوەی کە میسانە پەنابێتە بەرغەش، پەنابێتە بەرفێڵ، بۆی بتوانێت ئەو فەراغ و بەشانەی خۆی پێپڕ بکاتەوە، یان بۆی بتوانێت بەرامبەرەکەی خۆی پێ قەناعەت پێ بکات، بۆیە ناچارە پەنابێتە بەرخەش. هەرچەندە ئێستا نەچووینە سەر ئەوەی کە سزای ئەو کەسەی کە غەش دەکات لە ئیسلامدا چییە، بەڵام هەر لەسەر ئەم تەوەرەی پێشتر پێتان وانییە کە لەوها حاڵەتێکدا کە مرۆڤ پەنا بۆ کارێکی وها هەڵە دەبا و غەش دەکات سزاکەی ئەهۆنتر بێت لەوەی کە لە حاڵەتێکی ئاساییدا و تەنها بۆ پێکەوەنانی سەرۆت و سامان بیکات؟ خۆی کاتێک ئەگەر سزایەکی بە ئێشە بێ یان سزایەکی وەها بێ کەم ئینسانە بسڵەمێتەوە بترسێ لەوەی کەواوەکو سزای ڕوبڕی ئەم کەسە ئەبێتەوە ناتوانێت ئەو غەشە بکە. ئەگەر بزانێت کەسێکی سزای ئەدا کابرا کاڵایەکی خراپ دێنێ، کابرا لە دەستگایکی حکومیە فرتوفێڵ ئەکا. مامۆستای بەڕێز مەبەستم لە حاڵەتی قەیرانی دارایی و لە حاڵەتێکی نەخوازرا و هەلومەرجێکی ناخۆشدا کە مرۆڤ پەنا بۆ فرتوفێڵ و بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی بە حاڵەتەکە ئەهوەنتر نییە لە ڕووی سزاکەیەوە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە، بۆ پێی کە لە حاڵەتێکی ئاسایی و لە حاڵەتێک کە باری گوزەرانی هاوڵاتیان باش بێت ئەنجامی بدات، بۆ پێی کە لە ئیسلامدا دەستبڕین کەسێک کە دزی دەکات کەمەش دیارە فێڵکردن جۆرێکە لە غەشە لە سەردەمی ئیمامی عومەردا ئەم حکومە کە حکومێکی مطلق و قورئانیە لا برا. مەبەستمە بزانم لە ئێستادا ئەگەر حکومی ئیسلامی و شریعەتی ئیسلامی پێڕەو بکرێت حکومەکەی ئەهوەنتر نییە لەوەی لە حاڵەتێکی ئاساییدا مرۆڤ پەنا بۆ غەش ببات؟ گومانی تێدا نییە کەسی ئەگەر لە حاڵەتێکی ئاسایە غەش و فرتوفێڵ بکات جیاوازە لەوەی کە حاڵەتەکەی ناچار بێ و حاڵەتێکی زۆر خراپی هەبێ، ئەم دووسەر جیاوازن. بە تەکید ئەوان کە لە حاڵەتێکی ئاسایە فرتوفێڵ و غەش و هەنیشتی خراپ بکات تاوانێکی قورسرە، سزاکەی قورسرە. بەڵام ئەو کەسی ئەگەر ناچار بوو بێ و حاڵەتێکی نائاسایی بێ هەرچەند نابێ غەش بکات، بەڵام تاوان و سزاکەی گومانی تێدا نییە کە میسانە سزاکەی سوکتور و کەمترە. پێغەمبەر بۆ سەحابەی فەرموو من غەشە فەلەیسە منی یاخود من غەشەنا فەلەیسە منە. ئایا تەنها لەوەی کە مرۆڤ لە دایرەی ئیسلامدا دەچێتە دەرەوە حکومەکەی تەنها ئەوەی یاخود غەشکردن و فێڵکردن عقوبەیەکی قیامەتیشی هەیە؟ گومانی تێدا نییە شریعەتە ئیسلام سزاکانی دوو جۆرن، جۆرێکیان بۆ دنیاە، جۆرێکیان بۆ قیامەتە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە فەرموویەتی بۆ سەحابە من غەشە فەلەیسە منی یان وەکو ڕیوایەتێکی تر ئەفەرمێن فەلەیسە منا کە لە ئیمام موسلیمە هەردووکیان هاتووە صەحیحن، واتە لە ڕێباز و لە سونەتی من نییە، لە دایرەی ئیسلام ناچێتە دەرەوە، بەڵام گوناحێکی گەورەی کردووە و لە قیامەتە تووشی سزا و لێ پێچوونەوەی خوای پەروەردگار ئەبێ. بەو غەشە لە دایرەی ئیسلام ناچێت دەر، بە موسڵمان حسێ بکرێ، بەڵام بە موسڵمانێکی لادەر، بە مسلمانێکی تاوانبار، بە مسلمانێکی گوناحکار وەکو باسمان کرد و گوناحێکی کەبیریش ئەنجام داواتێکێک لە گوناحە گەورەکان، وەکو ئیمامی ذەهەبی ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکەی خۆیان بەناوی ئەلکەبائیر کە گوناحە گەورەکانی هەژمار کردووە. یەکێ لەو گوناحانەی کە پێوترێ ئەلکەبائیر واتە گوناحێکی گەورەی بریتێ لە غەش و لە فێڵکردن لە بەرامبەرەکەت. کەواتە سزاکەی جگەلەوەی کە لە مرۆڤ لەم سیفەتەدا وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لە موسڵمانان نییە، لە قیامەتدا سزاکەی چییە بکەسەی کە غەش دەکات بۆ پێی کە مرۆڤ بزانێت کە لە قیامەت سزای لەسەر ئەم غەشکردنە تۆڵەی لێ دەسێندرێتەوە و سزا دەدرێت، حتمما جۆرێک لە ترس لە دڵیدا دروست دەبێت و خۆی لێ دەپارێزێت. لە قیامەت ئەو کەسانی کە غەشی من یاخود غەش دەکەن سزای ئەو کەسانی کە غەش دەکەن لە قیامەتە تەبعاً دیارە سزای قیامەتیش دوو جۆرە. جۆرێکیان بینی خۆت و خوای پەروەردگارە پێوتری حەقوڵڵاه، جۆرێکیان پێوتری حەق و ناس بینی ئەم ئینسانە و خەڵکانێکی ترە، ئەوەی کە بینی بەندە و خوای پەروەردگارە ومێدی لێخۆشبوونی خوای پەروەردگار لەم بەندەی خۆی خۆشە بێ، باس نووری خوای بەزاند بێ،
با تاوانێکیش ئەنجام دابێ خوا نەخواست با بەرامبەر بە خوای پەروەردگار هەنێ کەم و کوڕی هەبێ خوای پەروەردگار خاوەنی مەغفرەت و لێخۆش بووە ئەگونجێ لەم بەندەی خۆی خۆش بێ ئەژگونجێ سزای بدا بەڵام ئەگەر هات و غەشی لە کەسێکی تر کرد بێ فێڵی لە کەسێکی تر کرد بێ حەقی کەسێکی خوارد بێ ماڵی خراپی بە کەسێ دابێ خراپی بەرامبەر بە کەسێک کرد بێ ئەوە پێوتری حەق و ناس خوای پەروەردگار لەم ئینسانە خۆش نابێ هەتا ئەو کەسە گەرنی ئازانەکە جا لە قیامەتە چۆن گەرنی خۆی پێ ئازاکە زۆر زۆر مەترسیدارەوەتە ئەم ئینسانە ئەبێت چاکە بدا لە حەقیە یان ئەبێ خراپەی ئەو بۆ خۆی بخاتە سەرشانی هەتاوەکو بۆی گەرنی خۆی پێ ئازا بکە چونکە لە قیامەتە گۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵام دینار و درهەم نییە بۆیە تەنها کردەوە هەیە ئەگەر یان چاکەی ئەداتێ خوا پەنامدانەوەی کە ئەبێ خراپەکەی خاتە سەرشانی خۆی مامۆستا بەڕێز لە سەردەمی پێغەمبەر و سەحابە و تابعین و هەتاوەکو چەند ساڵێک بەردە ئێستاش بەو پێی کە ژیان سادەتر بوو و ڕەهەندەکانی ژیان کەمتر بوون غەشکردن لە زیهنی تاکەکاندا باگراوندێکی وەرگرت بوو تەنها غەش لە کۆمەڵێک معاملات و کڕین و فرۆشتندا دەکرا بەڵام لە ئێستادا لە بازاڕی سیاسەتدا لە بازاڕی تیجارەتی گشتیدا غەش و فێڵ دەکرێت سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە مەبەستمە ئەو سزانەی کە ئیسلام باسی دەکات تەنها بۆ بواری ئابوووریەکە و کۆکردنەوەی سەرەت و سامانی یاخود ئەمڕۆ کە دەبینین لە بابەتی ڕامیاری و لە بابەتی سیاسەتیشدا غەش و فێڵ دەکرێت وە دەنگ دەدەزرێت وە خەڵک جاری وا دەنگی خۆی دەفرێشێت و ئەمانە دەستنە چوارچێوەی غەشەوە گومانی تێدا نییە کاتێ زانە باسی غەش ئەکەن یەک جۆر غەشمان نییە بۆیە زانە هاتوون پۆلینان کردوواتە غەش چۆن پۆلیان چەند جۆرێکی هەیە ئاتە یەک جۆر نییە چەند جۆرێک غەشیان باس کردوە زانیان بە کورتیمە چەند جۆرێک باس کنی تێلەوانی کە باسمان کرد غەش لەکردن و فرۆشتنە ئەوەی کە حەدیسەمە باس کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە چوو بە بازاڕ و کابرا عین لە بازاڕەواتە کردن و فرۆشتن و جۆرێکی غەشەوە زیاتر خەڵک ئەمە ئەزانێ ئەمە زیاتر شایع لەناو خەڵکیە بەڵام لەمەش خراپتر هەیە غەش لەمە گەورەتر هەیە غەشی خراپتر هەیە بۆیە ئەم غەشانش لە خوارەوە ڕوئەدا لەوانە غەشی ڕەعیەت هەیە چه دەسەڵاتدار لەسەرەوە بۆ خوارەوە بیکات چه ئەوانی کە لە خوارەوەن بەرامبەر بە دەسەڵات بیکەن واتە کەسێکی بەرپرس کەسێکی دەسەڵاتدار لە سەرۆکی وڵاتە تا ئەگاتە مدیر ناحەیەک غەش بکات لە ژێردەستەکانی خۆی فێڵیان لێ بکات یان ئەو کەسانی کە ئەبنە مۆزەفی حکومی غەش بکەن لە دەوروبەری خوان یان لە حکومی هەر بۆیە بەڕاستی ئەمانەش پیان ئەوترێ غەش و تاوانێکی گەورەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ما من عبد يسترعيه الله هیچ بەندەیەک نییە خوای پەروەردگار کارێکی پێ بسپێرێ بەرپرسیارەتێکی پێ بسپێرێ ئەم بەندەیە ئەگەر هاتووە ئەم ئینسانە یەموت و یەومە یەموت وهو غاش ئەم ئینسانە کاتی ئەمرێ غەشی کردبێ لەو ڕەعیەتە لەو بەرپرسیارەتە لەو ئەرک و ئەمانەتی کە پێی سپێراوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام إلا حرم الله عليه الجنة خوای پەروەردگار بەهەشتی لەسەر حرامەکە واتە کەوابوو غەش لە چوارچەوەی بازار لە چوارچەوەی کردن و فرۆشتن چووە دەرەوە غەشێکی ترمانەیە کە بەرپرسەکان ئەنجامی ئەدەن ئەوێژ ئەوەیە کە حەقی ژێردەستەکانی خۆیان حەقی هاوڵاتیانی خۆیان ئەخۆن فێڵان لێەکەن بە خراپی لەگەڵان تەعاملەکەن بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەی لێکا فەرمی ئەو ئینسانە ئەو بەرپرسەی کە بمرێ و غەشی لە هاوڵاتیەکانی خۆی کرد بێ بەهەشت لەسەر ئەو ئینسانە حرامە خوا پەنامەمدا ئیبن عوسەیمین ئەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ چەند هۆکارێکی باسی وەرە کە ئەمانە هۆکارن بۆی ئینسان بچێتە ناو جەهەنم یان هۆکاری ئەوەن کە واجبی ئەکەن کە ئینسان تووشی سزا و هەروەها تووشی لە پێچووی خوای پەروەردگار بێ جایەکێ لەوانە ئەفەرمێ کە باسیەکە ئەفەرمێ غەش للرەعیەتی وعدم النصح لهم ئەفەرمێ غەشکردن بەرامبەر بە ژێردەستەکانت غەشکردن بەرامبەر بە هاوڵاتیان ئەفەرمێ هۆکارێکە بۆی کە خاوەنەکەی تووشی لێ پێچینەوە سزای خوای پەروەردگار هەبێ یان جۆرێکی تر لە غەشمانی ئەوەیە کە دایک و باوکان لە منداڵەکانی خۆیان یەکەن یان منداڵەکان لە دایک و باوکان یەکەن بە واتایەکی تر هاتە دایکان و باوکان کەم تەرخەمن بەرامبەر بە منداڵەکانیان فێڵان لێکن لەوەی کەواوەکو حەقیان پێ ناناسێنن کەم تەرخەمن لەوەی کەوا واجباتەکانیان پێ ناناسێنن یان کەم تەرخەمن بەرامبەر بۆی ئەم منداڵە هەر تاوان و هەر گوناحەیەکە ئەم دایک و باوکەی لێ پێچووی لەگەڵا ناکە لە ڕاستیەوە غەشی بەرامبەر بە منداڵەکەی خۆی کردووە چونکە لە ڕێگەی حەق ترازاوە لێی نەپرسیوەتەوە ئاگای لە منداڵەکەی نەبووە چونکە ئەم منداڵە ئەمانەتە لای ئەم دایک و باوکە پێویستە ئاگای لێبێ لە پەروەردەی لە ئەخلاقی لە خوڕەوشتی لە خۆڕەوشتە جوانەکان کە باسمان کرد کە بەرجەستە بێ لەم منداڵەدا لەو خۆڕەوشتە خراپانەی کە هیچیان غەشە پێویستە هەوڵ بدان لەم منداڵە ئەوانەی کەواوەکو غەشن تیان نەبێ و هەروەها جۆرێکی تر غەش بریتە لەوەی لە غەش لە فێرکردنە واتە ئەوەی کە پێی ئەوترێ باوە لای خۆم پێوترێ قۆپیکردن ئەوەی کە لە قوتابخانەکانە هەیە بەداخەوە ئەو جۆرێکە لە غەشکردن بۆی هەموو عەلەمایەک دەن کە ئەوە حرامە واتە نابێت کەسێ شەهادەیەک بەدەست بێنێ بە فێڵ بە غەش شایانی ئەو نمرێنێ کە نمرەکە بەدەستێنێ جارا بینی کەسی ڕاپۆرتێک ئەنووسێ بەحسێک ئەنووسێ بە پارە کڕیوەتی لە شوونێک هێناوێتی ئەوە جۆرێکە لە غەش جۆرێکە لە فێڵ واتە هەر ئینسانێک غەش ناوێکی گشتگیر و فراوانی هەیە
هەر شتێ خۆی نەبێ مافی خۆی نەبێ بیبا بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان بۆ پێوترێ غەش پێوترێ فێڵکردن پێوترێ چاوبەسیکردن چونکە مافی خۆی نەبوو حەقی خۆی نەبوو بەڵام بۆ خۆی هێناوێتی بۆ خۆی کە هی خۆی بە جۆرە لە جۆرەکان کە پێوترێ غەش. مامۆستا بەڕێز ئاماژەت بە کۆمەڵێک جۆری غەش کرد کە ئەمڕۆ لە ئەرزی واقعدا جێبەجێ دەکرێن و پراکتیز دەکرێن لە ناو کۆمەڵگەیەکی ئیسلامی و لە ناو کۆمەڵگەیەک کە خوا دەناسێ پێغەمبەر دەناسێ و کۆبەڕێزتان باسی بەهەشت و دۆزەختان کرد کە ئەمانە دەزانێت بەڵام مرۆڤ بۆچی سەرڕایەوەی کە ئەمانە دەزانێت کەچی خۆی لێ ناپارێزێت وە هەر ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە. گومانی تێدا نیە لە ناخی ئینسانە جگەل لایەنی شەیطانیەکە لایەنێکی نەفسی شەیە هەر بۆیە بین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە ئینشاءڵڵا قوبولی کردو لە هەموو موسڵمانان کاتێک کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەرگاکانی دۆزەخ داخراون شەیاطینەکان کۆت و بەند کراون بەڵام کەسی وایە بینی تاوانەکە گوناحەکە بە ڕۆژوو نابێ مەسەلەن هۆکارەکەی چییە و بەشی گرتو بۆ نەفسی ئینسان واتە نەفس هاندەرە بۆ خراپە نەفس هاندەرە بۆ تاوان نەفس هاندەرە بۆ غەشکردن پێویستی ئینسان ئەم نەفسەی خۆی بناسێ بۆی لە خراپە و تاوان میگێڕێتەوە. جام پێم خۆشە فەرمودەیەکی پێغەمبەری خوا باسم عەلەیهی سەڵات وەسەلام هەر دەربارەی ئەو غەشەکە وتمان موسڵمان هەر نابێ یعنی بەندایەتی کورد هەڵبێنێ لە مزگەوت ئەبێ ئەوەی مزگەوت ڕەنگ بداتەوە بۆ دەرەوە. جەریری کوڕی عەبدوڵڵا خۆی لە ڕازیە فەرمی من بەیعەتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بایعت رسول الله صلى الله عليه وسلم على إقام الصلاة وإيتاء الزكاة فرمي بيعتم دا پیغمبر خو عليه الصلاة والسلام بيعتك كمان لسر شي بو پەیمانی لێ وەرگرتم کە من نوێژەکانم بە چاکی و باشی بکەم زەکات ئەگەر هەم بێ بە باشی و بە چاکی زەکاتی ماڵەکەم دەربکەم. ئەنجا فەرمێ وەنوسحی لكل مسلم دڵسۆزم بۆ هەموو موسڵمانی غەش پێچەوانەی نوسحە واتە غەش فرتوفێڵە شاردنەوەی هێنێشتە نوسح واتە دڵسۆزی و ئامۆژگاری و چاکەنوانن بەرامبەر موسڵمانە. جا ئەم جەریرە خۆی ڕەزا ڕەحمەتی خوا لێ فەرمێ کاتێک کە شتێکی هەبووە بیفرۆشتایە لە بازاڕەکردن و فرۆشتنی کردووە ماڵەکەی هێنا سیارەکەی فەرشەکەی بابەتی ناوماڵەکەی هەر شتێکەوە هی بۆ ئەی فرۆشدە و ڕۆژگارە ئەی فەرمە ئەی خەڵکی نەوەرن ئەمە عیبەکەیەتی ئەمە شکاوێکەیەتی ئەمە کۆنەکەیەتی ئەمە کونەکەیەتی هەمووی ئاواشکرا کرد ئەتانەوێ فەرمون بیبن ناتانەوێ مەیبن. جاڵی هەوڵەکانی پیان و ڕفیقانی و کاکە گرت و واشت بفرۆشی کەس شتی لێ ناکرێ بێ وارێ بێتەوە ماڵ. جاء فرموشي جري خوالي رازي فرمو إنا بايعنا رسول الله ما بيعتنا في غمر إخوة عليه الصلاة والسلام كدل صوز بو مسلمانان فروج بو مسلمانان نابي فيلان ليبكين نابي غشان ليبكين سيرك أصحاب خوالي رازي شون أم إسلامان برجرسة كردوها لسر حسابي خوي واتا وبيري لون نكردو شون قازان جكا شون يجي زكوي بيري لو كردو شون خوالي خوي رازي بكا چۆن پابندێ بەو بەیعەتەی کە داوەتی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نابێ فێڵ بکە ئەبێ ئینسانێکی دڵسۆز بێ بەرامبەر بە موسڵمانان بۆیە پێویستی ئینسان زاڵ بێ بۆ لایەنە نەفسیە کە هانێدا بۆ غەش بۆ فێڵکردن بۆی کەوا حەقی بەرامبەرەکەی بخوا. کۆمەڵگەی گەگەر هاتوو بەم جۆرە پابند بوون بە دینەوە وەکو ئەو سەحابی کە بەڕێستان ئاماژەتان کرد و تاکەکانی ئەم کۆمەڵگەی هەمووی بەم جۆرە وابەستە بوون بە بەڕگەکانی دینەوە دەتوانین بڵین کە کۆمەڵگەیەکی بەختەوەر بەرهەم دێ دوجار گومانی تێدانی ئەم هەرسەیری ئەو فەرمودەی جەری کوڕی عەبدوڵڵا بن خوای لێ ڕازی بێ یعنی کاتێک کە تۆ ئەچتە بازار ئەمینی مناڵە بنێرە بۆ بازار تۆ ئەمینی پێویست ناکات تۆ چی زۆر تەئکید بکەی بەداخەوە کە تۆ چی جارێکی بۆ مارکێتێک شتێک کرد سێرەکەی 2 مانگە خراپ بووە ئەمە کاتی ئەم هەستە ئیمانی لاوازە بێ بەڵام سێری ئەو سەحابە بەڕێزەیەکی کاتێ پەروەردەیەکی ئیمانی هەیە بۆیە ئەگەر شتەکەیشی خراپی خۆی قسە ئەکا خۆی دێتە جواب بۆیە ئەو کاتە کۆمەلگا زۆر بەختەوەرە زۆر ئەمینە زۆر شادمانە کەس ترسی لە کەس نییە هەر بۆیە زانن ئەفەرمێکێ لە ئاسارەکانی غەشکردن فرتوفێڵکردن بێ متمانەی بڵاو بێتە ناو خەڵکە واتە سیقە نامێنێ متمان نامێنێت تۆ هەر شتێ ئەیکڕیان ئەچی بۆ هەرشێ دوودڵی گومانت هەیە چونکە ئەترسی فێڵەکەت لێ بکرێ غەشێکت لێ بکرێت چاوبەسێکت لێ بکرێ بەڵام ئەگەر کۆمەلگە بە شێوازی گشتی پەروەردەیەکی قورئانی بێ پەروەردەیەک بێ و پەروەردەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەم خۆی بەختەوەر و ئاسوودەیە هەم دەوروبەرەکەشی بەختەوەر ئاسوودەیە چونکە فرتوفێڵی لێ ناکرێ و غەشی لێ ناکرێ. باوسێ بەڕێز باس لەوە دەکرێت لە سەردەمی پێغەمبەردا هەرچەندە و کاتە ژیان سادەتر بوو و شوارەکان بچووکتر بوون وەکو ئێستا نەبووە بەڵام لە کاتی بانگەکاندا و لە کاتی نوێژەکاندا سەحابەکان هەمویان دەرگای دوکانەکانیان بە کراوەی جێدێش و دەچون نوێژان دەکردەوە و دواتر هەروەکو خۆی بوو. ئەمە چی تا چەند بەراورد دەکرێت بەمڕۆ کە لە هەر مارکێتێک و لە هەر
مۆڵێک لە شارەکانی هەرێمی کوردستان سیر دەکەی دایان و سەدان کامێرەدان درراوە بۆ چاودێریکردنی مشتری. ئەمە ژیانی ئاڵۆزتر نەکردووە، ئەمە غەشکردن و فێڵکردنی هاوڵاتیان نییە بەوەی کە خاوەنی کاڵاکە ترسی هەیە لە دزینی شمەکەکان وای کردووە کە ئەم جۆرە بێمتمانەیە بڵاو بێتەوە. گومانی تێدا نییە کاتێ سێرەکە و بێمتمانەیە بڵاو بێتەوە، ینی متمانی نەماوە کە دوکانەکەی جێبێڵە بۆ تەنها 5 خولک 10 خولک بەدەیان کامێرەی شارەوەکو جەناب دوودای ناوە چونکە مەترسی ڕوودانی تاڵانکردن لە دوکانەکە هەیە. بەڵام کو باسمان کرد ئەو لایەنە ئیمانیە، یعنی کاتێک کە ئینسان ئەو لایەنە ئیمانی بۆ دروست ئەبێ سێرەکەی لە شاری مەدینەی پیرۆزە، ینی کابرا دوکانەکەی خۆی جێ دێڵە چێ بۆ مزگەوت نزیکی لانی کەم 20 ساعتی پێچێ چارێکی 20 دقیقەی پێشێ تاوەکو نوێژەکەی ئەوگەڕێتەوە. لەم مدەتا سێرەکەی ترسی ئەوەی نێکەوە کەسێ پەلەمەری دوکانەکەی بدە، ترسی ئەوەی نێکە کەسێ دوکانەکەی تاڵام بکە، واتە متمانە دروستە بێ. بەڵام کاتێکەوەکو غەش و فێڵ و تەڵەکەبازی باڵێکیشە بەستەر مشتەماع، سێرەکەی برا لە براکەی خۆی ئەمین نییە، کابرا لە دراوسێکی خۆی ئەمین نییە، لە هاوڵەکەی خۆی ئەمین نییە، چونکە مەترسی تاڵانکردن و دەست درێژیکردنی بۆ هەیە. بۆیە ئەبینی تەنانەت ماڵەکانی ئێستا کامێرەی شارەوەیان داناوە، هەمووی پەنابردە بەر کامێرەی شارەوە، چونکە کەس متمانەی بە کەس نەماوە ترسی ئەوەی کەوا فێڵی لێ بکرێ، کەواوەکو خراپی بەرامبەر بکرێ، کەواوەکو بە جۆرە لە جۆرەکان ستەم و نەعادالەتی بەرامبەر ئەنجام بدرێت. بەڕێز وشەی غەشکردن فێڵکردن ئەگەر بێت و لە ڕووی جیاوازەوە سەیری بکەین و لە ڕەهەندی جیاوازەوە خوێندنەوەی بۆ بکەین و تیشکی بخەینە سەر زۆر شت هەڵدەگرێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خودەوەیە زۆر جار مرۆڤ فێڵ لە خۆی دەکات، غەش لە خۆی دەکات. بۆ نمونە مرۆڤ لە کۆمەڵێک جانب پێکاتوە، جانبی عاتیفە و هەست و سۆز پێویستی بە تێرکردن هەیە لە ڕووی عیباداتەوە، جانبی عەقڵی پێویستی بە خۆڕۆشنبیرکردن و خۆپەروەردەکردن و خۆفێرکردن هەیە، و جانبەکانی دیکە کە پەیوەندیان بە خودی شخصی مرۆڤەوەیە. مرۆڤ ئەگەر بێت و دەستی واڵا بێت و بتوانێت ئەم هەستانە پڕکاتەوە و ئەگەر بێت و لە هەمان کاتدا نیکە ئەمە جۆرێک لە فێڵ لە خۆکردن نییە، ئەم کەسە فێڵ لە خۆی ناکات. ئینسانی مسلمان خی پردوار وا دروستی کردو، هەنێ غەریزەی لە ناخی ئینسانە دابین کردو. هەر بۆیە شریعەتی ئیسلامی تەنها تەرکیزی نەکردو لایەنە معنەی و بەندایەتەکەی، واتە خی پردوار تەنها نەیفەرمووە ئینسانە بێ نوێش بکە و ڕۆژوو بگرێ و حەقی خی پردوار حەقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام جێبەجێ بکە، بەڵکو داینەوە کە ئینسانە ئەبێ لایەنە مادێکیشی کە بریتە لە لاشەی ئینسان ئەو حەز و ئارەزوانی کە هەیەی بە شێوازێکی مەشروع پێویستە بەرجەرسی بکە ئاگای لێبی. واتە مانایکی تر نابێ ئینسان فێڵ لە لاشەی خۆی بکە، لە نفسی خۆی بکە. ئەوانەی کە لاشەی ئینسان پێویستێتی لە ڕووی خواردن و خۆراک و ئاو و هەوا، ئەمانە پێویستە ئینسانی مسلمان بۆ لاشەی خۆی جێبەجێ بکە، یان ئەوانەی کە نفسی ئینسان حەزی لێتی، ئەوانەی کە حەڵاڵن شەرعین. بۆ نمونە پێویستە مەسەڵەن ئینسان ساڵی لانی کەم جارە دوو جارە پێی گونجان دەربچێ، کەش و هەوایە بگۆڕێ، ئاو هەوایە بگۆڕێ، سەیرانێ بکە لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ ماڵ و مناڵی خۆی. بۆ نمونە یعنی وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لاشەی تو حەقی لەسەرت هەیە، پێویستە ئینسانی مسلمان ئەو حەقی لاشەی خۆی بدە، فێڵی لێ نەکا، نەیخەڵەتێنێ، فریوی نەدا، بۆی کەوا بڵێ حەقی خی پەروەردگار جێبەجێکان، حەقی پێغەمبەری خوا جێبەجێکە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەی کە پێویستە بەرامبەر بە لاشەی خۆی ئەنجام بدا، پێویستە ئەنجام بدا و فێڵ لە لاشەی خۆی نەکا و حەق و مافی لاشەی خۆیدا بە شێوازێکی مەشروع و ڕێگە پێدرا، ئەوەی کە خی پەروەردگار لە سنە شەرع بۆی دیاری کردو. نواتە نە ئیسراف بکە، زیادەڕێی بکە، و نەوەیشی کە کەم تەرخەمی بکە، نابێت نە ئیسرافی تیا بکە و نابێت کەم تەرخەمیش تیا بکە. واتە نابێت ئینسان دائیمە خەریکی عیبادەت بێ، لاشەی خۆی لەبیر بچێ، نابێت دائیمەش خەریکی خۆش ڕابواردن و کەیف و نۆش بێ و لایەنە بەندایەتێکی لەبیر بچێ. ئەو کۆمەڵە سەحابەی کە خۆیان یەکلا کردبوو وەکو باز دەکرێت لە مێژووی ئیسلامدا کە بڕیاریاندا بوو تەنها عیبادەت بکەن، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ قەدەغەکردن، وتی من وەکو ئێوە مرۆڤم و وەکو ئێوە نان دەخۆم و غەریزەی جنسی تێر دەکەم و وەکو ئێوە هەموو کارەکانی ژیان جێبەجێ دەکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ڕێگەی لێگرتن بۆ ئەوە نەبوو کە فێڵ لە خۆیان نەکەن، واقع شتێکی دیکەیە. ئیبن قەیم قسەیەکی جوانەکە ڕەحمەتی خوای لێبی، ئەفەرمێ هەندێک کەس ئەیەوێت بەنای بەندایەتیەوە هەندێک غەریزە لە ناو خۆیان هەیە کپی بکە بیشارێتەوە، بەڵام ڕاز ناکە، هەر ئەو حەزی تیا هەیە. واتە بۆ نوع حەزی ناخواردن تۆ ناتوانین نان نەخۆی، هەرچەند بتوێت کەم بخۆی، حەزی خواردن هەر هەیە. مەسەڵەن حەزی ژنهێنان، حەزی گەڕان، حەزی خزمایەتی، ئامانە خوای گەورە سروشتی ئینسانی وا دروست کردووە. هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مەفهومە هەڵەی بۆ ئەو سەحابانە ڕاست کردەوە. واتە تۆ نابێت لەگەڵ نەفسی خۆتا فێڵ بکەی، بتوێت سەرکوتی بکەی، کپی بکەیتەوە،
بۆ ماوەیەک لەوە چە بتوانانی ئەوە بکەی بەڵام دوایی وەکو بورکان ئەتەقێتەوە ئەبی بخەیتە سەر سکە بخەتە سەر ڕێڕەوی خۆی وەکووتمان نابێ ئیسرافی تا بکەی زیادەڕێی و نابێ کەم تەرخەمیشی تا بکەی ئەوە کە نەفسی خۆت حەزی لێکا بەپێی ئەوەی کە شەرع دایناوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نانی خۆشی خواردووە گۆشتی خواردووە بەڵام زۆر جارێکیش برسی بووە خۆرمای خواردووە نانی جۆی خواردووە یعنی ئینسان بێت تەوازونی ڕابگرێ نابێت و هەر نانی جۆ بخۆی و نابێ هەموو ڕۆژێکیش هەر گۆشت بخۆی یعنی ئینسان ئەبێ حەدی تەوازون ڕابگرێ وەکوتمان زیادەڕەوی خراپە نە ئەم سەری بگری نە ئەو سەری بگری کەواتە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگەی لەم کۆمەڵە سەحابێ گرت کە بەم جۆرە ژیان بگوزارێنن و ئەمە لەگەڵ واقعی سروشتی مرۆڤەکە ناگونجێت ئەمە ئەومان پێ ناڵێت کە ڕەهەندەکانی ئیسلام ئەوانەی کە داوا لە مرۆڤایەتی دەکات جێبەجێ بکە هەمویان لەگەڵ خودی سروشتی مرۆڤەکە و لەگەڵ واقع دەگونجێن ئەگەر بێت و مرۆڤ خۆی شتێک لە خۆی قەدەغە بکە بەڵام لەگەڵ سروشتی خۆی نەگونجێ ئیسلام ڕێگەی لێ دەگرێت بەتەکید وایە ئاینی پیرۆزی ئیسلام یعنی لەگەڵ فیترەتی ئینسانە ئەگونجی هەر بۆیە زانێن ئەفەرموون لە ناو هەموو ئاینەکانی ترا ئیسلام تایبەتمەندی خۆیی هەنێ ئاینمان هەیە بەس گرنگی بە دنیادا یعنی زیاتر لە دنیا ڕۆچووە هەندی ئاینی ترمان هەیە زیاتر گرنگی بەلایانی ڕوحانەتدا ئەو ئینسانی کە چۆن ناو ئاینەوە ئیتر ئەبێ بەس خەریکی ڕوحانەت و تەسکیە نەفسی خۆی بێ و دابڕێ لە مجتەمع بەڵام ئیسلام وەکو زانایان ئەفەرموون ئەم دوانێت هێڵکێش کردووە واتە هەم لایانی قیامەت و هەم لایانی دنیای هێڵکێش کردووە نهاتوە یەک لایانیان بگرێ ئیسلام گرنگی بە قیامەتدا وەکو ئەو فەرموودە ئاەتانی کە باسمان کرد کە باس لە غەشەکە بۆ ئینسان لە غەش و فرتوفێڵ بگەڕێتەوە بۆ قیامەتی مەترسیدارە و لە دنیایشا پێویستە ئینسان هەنێک گوناح و تاوان هەیە نابێ ئەنجامی بدا کەوابوو ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ فیترەتی ئینسانەکانە ئەگونجێ لەگەڵ حاڵ و ظروف و مەقامی ئینسانەکانە ئەگونجێ بۆ هاتووە کە ئینسانەکان بتوانن ئیسلام بەرجەستە بکەن شتێکی نەهێناوە کە محاڵ بە ئینسان نەیکا واتە ئەوەی کە ئیسلام حرام و قەدەغەی کردووە وەکو نمونە کەمێ باسی غەشەکەین بەرنامەی باسی غەشەوە تەبیعەتی ئینسان ئەو شتەی پێ ناخۆشە پێی خراپە و ئینسان ئەتوانێت ئەو شتە نەکاوە وەکاتی ئاینی پیرۆزی ئیسلام باس لە ئەو شتانە کەشتی باش و چاکن ئینسان حەزی لێکا و ئەیشتوانێ ئەو شتانە ئەنجام داوە بۆیە فعلەن ئەوەی کە ئیسلام باسی ئەکا لەگەڵ سروشت و ناخی ئینسانە ئەگونجێ و ئێشتوانێت جێبەجێ بکە هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەران هەموویان سەلامی خوانە سەر بەشەر بوون چونکە توانیانە پەیامەکەی خوا بەرجەستە بکەن ئەسحاب توانیانە بەرجەستەی بکەن واتە ئیسلام لەگەڵ سروشت و تەبیعەتی ئینسانە ئەگونجێ و ئەتوانێت بەرجەستەی بکە و ئەتوانێت جێبەجێ بکە ئەوەی کە چاکە ئەتوانێت جێبەجێ بکە ئەوەیش کە خراپە ئەتوانێت نیکا و لی بەدوور بێ نەک ئەوەی بۆ بەهانەی بەڵام من ناتوانم ئەوە نەکەم ئەوە بەڕاستی ئەوە بەهانەیە ئەوە چونکە ئینسان ئەتوانێت ئەو گوناح و تاوانانە ئەنجام نەدا نابێت دائیمەن شوێنی شەیطان بکە یان شوێنی نەفس و هاو ئارزوی زۆر باش مامۆستای بەڕێز لە لایەکی دیکەوە لە ڕەهەندێکی دیکەوە کە سیرکەین لە کاریگەریەکانی غەشکردن بڕوانین ئەویش ئەوەیە کە زۆر جار دەبێتە هۆی تێکدانی شیرازەی خێزان سیر دەکەین لەمڕۆدا کێشە کۆمەڵاتیەکان پەیوەندی نێوان هاوسەران پەیوەندی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵەکان زۆر بەرەو ئاڵۆزی ڕۆیشتووە زۆر جار منداڵەکان گوێ لە دایک و باوکیان ناگرن و ژن گوێ لە پیاو ناگرێ بە پێچەوانەوە پیاو گوێ لە خێزانی ناگرێت ئەمانە هۆکارەکەی ئەمەنیە کە ئەمانە لە بنەڕەتدا فێڵیان لە یەکتر کردووە و غەشیان لە یەکتر کردووە ئەو حەقی کە پێویستە بەرامبەر یەکتر بیدەن نایدەن بۆ نمونە باوک حەقی خۆیەتی کە منداڵەکانی پەروەردە بکە دەرەنجامی ئەوەی کە منداڵەکانی گوێڕایاڵ نین ئەمە باوکەکەیە دایکەکەیە کە پەروەردەی نەکردوون ئەمە لە ئەسڵدا غەشەکە بۆ دایک و باوکەکە دەگەڕێتەوە وەکو باسمان کرد غەش کاتێک ئینسان فێڵ لە بەرامبەر ئەکا ئەوەیە کە ئەو حەق و مافەی کە هەیەی بە جۆرە لە جۆرەکان لێ ئەشارێتەوە بۆیە کاتە سێرەکەی لە نێوان دایک و باوک و مناڵەکانە کە ئەم دایک و باوکە حەقی ئەو مناڵە نادا سێرەکەی ئێش لە بە پێچەوانەوە کاری ڕەدەفعلێکی چونکە زوڵمی لێکردووە سەمیکی لێکردووە مافێکی خواردووە یان سێرەکەی بۆ نمونە ئەم پیاوە لەگەڵ خێزانەکەی خۆیان وەچێت پێش هاوسەرگیری کۆمەڵشتی لەو خێزانە شاردوێتەوە یان کۆمەڵشتی پێوت بێ کەوانەوە بێ مەسەن من دەهاتم وایە وەزعی مادیم وایە ئافرەتەکە بە جۆرە جۆرەکان خەڵەتان بێ بۆ نمونە یان ئافرەتەکە مەسەن بە هەمان شێوە بۆی دوای سەری کاتێک کە بەیەکەکەن لێک نزیکە بنەوە بۆیان دەرەکەی ئەوشتەوان نییە ئەبێتە مایی ئاڵۆزی و تێکدان و ئاژاوی نێوانیان بۆیە فعلەن لە سەرەتاو ئەگەر هات و ئەم شتە بەڕێکوپەکی و بە چاکی بێ ئەو شتە یعنی وەکو خۆی بگاتە شوێنی خۆی غەش و فرتوفێڵی تیانە بێ حقیقەتی خۆی هەبێ ئەو کاتە نە لەگەڵ دایک و باوک و مناڵەکانە نە لەگەڵ هاوسەرەکانە نە لەگەڵ کڕیار و فرۆشیارە شتانە ڕۆدا نە لەگەڵ دراوسێ بۆ دراوسێکی تر هەتا دوایی بیگرە سیرەکەی مادەم شتەکە وەکو خۆی باز بکرێ و بخرێتە پێشچاو ئەو کاتە و کێشانە ڕوونادا بەڵام کاتێک کە شتەکە غەشی تیابێ و فرتوفێڵی تیابێ
دوای دەرەکەوێت چونکە ئەو شتە هەتا سەر ناڕوە کە دەرکە شتە وایە سێرەکە ئەبێتە مای کێشە و ئاژاوە لە بینی ئەو چەند کەسێکەوە غەشەکان بەرامبەر کراوە فرتفێڵەکان بەرامبەر کراوە بێتە مای ناکۆکی و ئاژاوە لە نێوانیان. زۆر باشە هەر سەبارەت بە پەیوەندی خێزان و ئەمڕۆ کە دەبینین لە دادگاکان ڕێژێکی زۆری هاوسەران لە یەکتر جیا دەبنەوە ئەمە شەر دەرەنجامی جۆرێک لە جۆرەکان غەشکردن نییە؟ ئەگونجێت دیارە هۆکارێکی ئەوە بێ ینی من ناتوانین بڵین هەموو هۆکاران گەڕێتە بۆ غەشکردن بەڵام ئەکرێ بەشێکی پەیوەندی بەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە غەشەوە بێ کاتێ سێرەکەی فێڵە لە خێزانێکی خۆی کردووە مافێکی خواردە بە جۆر لە جۆرەکان شتێکی پێوەتەوە وتمان بەڵێنێکی پێداوە و بەڵێنە وان نەبوو وا دەرنەچووە دوای سێرەکی ئەنجام سەرئەنجام یا ئافرەتەکەیان پیاوەکە سێرەکەی ڕازی نابێ ئەو شتێ بەدڵ لێ بێتە کێشان بۆیە ئەتوانین بڵین هۆکارە لە هۆکارەکان بریتێ لە غەشکردن ئەگینا دیارە هۆکاری هەڵۆشاندنەوەی خێزان یعنی هۆکاری تری زۆرە تەنها غەژ نییە هۆکاری دارایی هەیە لێکتێنە گەیشتن هەیە چەندین هۆکاری تر هەیە مەسەرەن جارە تەبیعەتان بە یەکتری ناخوا تەفاهمیان پێکەوە نیە جارەوەیە هەراکەزە یەکتریان ناسیوە بۆی هۆکارەکانی زۆرە هۆکاری جیابوونە بەڵام یەکێ لە هۆکارەکان بریتێ لە غەشکردن لە یەکتری یان فێڵکردن لە یەکتری ئەوەی کە ئەم پیاوە بە جۆرە خۆی نیشان داوە وانە بۆ دوای ئافرەتێکە بۆی دەرکەوتووە یان ئافرەتێکە خۆی نیشان داوە وا دەرنەکەوتووە بۆیە بێتە ناکۆکی و هەر لە چوارچەوەی بەرنامەکەماندا لە فۆرمێکی عامدا لە بازنەیەکی گشتیدا گەر بڵین فەلسەفەی غەشکردن لە ئیسلامدا چیە دەتوانین بڵین کە لە کۆمەڵگەیەکدا گەر بێت و تاکەکان هەمویان لە غەش تێگەیشت بن لە ڕەهەندەکانی و لە ئەو لوق و پۆپانەی کە هەیەی مرۆڤ خوان لی بپارێزێت دەتوانین بڵین کە کۆمەڵگەیەکی ئیسراحەت و ئارام و کۆمەڵگەیەکی بەختەوەر بەرهەم دێت بەگشتی فەلسەفەی ئەمە لە چیدا هەیە؟ گومانی تێدا نییە کە ئەگەر ئینسان بزانێ غەش چەند تاوانێکی گەورەیە و چەند کارێکی قێزەونە وەکو وتمان خۆڕۆشتێکی خراپ و ناپەسەندە لێ بە دوورەکەوێتەوە ناتوانێت ئەو غەشە ئەنجامدا چونکە ئەزانی کە غەشی کرد غەش لە کێیەکەی یعنی ئەگەر ئێمە کۆمەڵگەی خۆمان بە نمونە بینەوە قسە بە کۆمەڵگەی خۆمانەکەین تۆ غەش ئەەکەی لە دراوسەکەی خۆتی ئەەکەی لە هاو نیشتیمانەکەی خۆتی ئەەکەی لە هاو گەڕەکەی خۆتی ئەەکەی لە هاوپۆل و لە هاوپێشەکەی خۆتی ئەەکەی بۆ یەکەوابوو تۆ بەرامبەر خۆ غەشی ئەنجام داوە کاتێک ئینسان ئەگەر بەوردی بیری لێ بکاتەوە بۆ یە کاتێک ئەگەر ئێمە بەو قوڵی بیری لێ بکەین و ئینسان ناتوانێت غەش بکە لەگەڵ کەس و کار و دەر و دراوسی خۆیان تۆ چۆن فێڵ لە کەس و کارێکی خۆتەکەیەوە هەر بۆیە سەرێکی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە چەندین ئاەتا باز لەوەکە کە ئینسان بێ خاوەنی پەیمان وعد و بەڵێنی خۆی بواتە غەش و فرت و فێڵ بەکار نێنێ بۆیە نەبێتە مای ئەو ئاژا و بشوێکەوە لە ناو مجتەمەعا بەرپا ئەبێ یان دروست ئەبێ بۆیە کاتێک کە ئینسان لە غەش بە دوورە لە فێڵ بە دوورە وەکو حەقیقەتی خۆی لە غەشتی ئەگا و ئەزانێ ئەمە تاوانێکی گەورەیە و خوای گەورە سزای ئەدا لەسەر ئەمە حەقی خەڵکی ئەیخوا بەتەئکید ئەگەڕێتەوە لەو گوناح و تاوانە و ئەسڵمێتەوە لە ئەو گوناح و تاوانە و بەتایبەت کە بیر بکات و خوای گەورە محاسبەی ئەکا تووشی سزا ئەبێ بە دڵنیاوە ئینسانە لەو غەش و فرت و فێڵە ئەگەڕێتەوە ئەبێتە مای ئارامی هێمنی هەم بۆ خۆی و هەم بۆ دەوروبەری تەمەن ئینسان هەتاوەکو لە گوناح و تاوان بە دوور بێ کە مەجۆرێکە لە گوناح و تاوانەکان مجتەمە ئاسوودەترە کۆمەڵگا بەختەوەرترە چونکە گوناح و تاوان واقع کە ئینسانەکان نائارام بن نائاسوودە بن و دائما لە قەلەقی و لە ناڕەحەتیا بژین بەڵام کاتێکە لەم گوناح و تاوانە بە شێوازی گشتی مجتەمە دوورە لەم گوناح و تاوانە هەست بە ئارامی و ئاسوودەیەکە تۆ بۆ هەر لایەک بچی لەگەڵ کە هەر کەسێکە تەعامل بکەی هەست بە ئاسوودەیەکی چونکە بیر لەوە ناکەێت و کەسێک کە تۆ فری بدا کەسێک بۆ خەڵەتێنێ کەسێک غەشی لێ بکە دڵنیا بچی بۆ هەر شوێنێ ئەزانی کارەکەی بە باشی و بە چاکی بۆ ئەنجام بدەن هەست بە ئاسوودەیی بە مرتاحیەکەی. کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە کە بەڕێستان چی ترتان هەیە لەسەر غەش ئامۆژگاریتان چییە بۆ کەسانەی کە لە ناخیاندا نائارامیەک هەیە بەوەی کە ڕۆژانە لە کار و معاملەیاندا لە پەروەردەکردنیاندا لەسەر جەم ئەو سێکتەرانەی کە هەست دەکەن حەقی خۆیان پێنەداوە لە ناخیاندا نائارامن و وا هەست دەکەن کە غەشێکیان کردو فێڵێکیان لە خۆیان و دەوروبەر کردووە ئامۆژگاری بەڕێستان چییە؟ وەڵام پێم خۆشە بە کورتی ئاثاری غەش باس بکەم واتە غەش چه ئاثارێکی هەیە قسەیەکی ابن حەجەری هەیتەمیش باسکەم ڕەحمەتی خوای لێبێ تەمەن دیارە ئاثاری غەش زۆرە واتە غەشکردن چ بەروبوومێکی بۆ مجتەمە من بە کورتی چەند خاڵێ بە خێرایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی بەری کردو لەو کەسێکە غەشەکە بۆی ئەگەر ئێمە موسڵمانی شوێنکەوتەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ ئێمە هەوڵێ بدەین کە لەگەڵ پێغەمبەری خوا بین عەلەیهی سەڵات وسەلام بۆیە پێغەمبەری خوا فەرمی تۆ لە من نیت یعنی ئەو کەسێکە غەش بکە ئەبێ ئینسانی کە غەشەکە وریابی تۆ لە پێغەمبەری خوا بەری دووری لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هێوازی لێ بینی غەش دوورە لە خەڵک دوورە لە خوای پەروەردگاریش ئەو کەسێک کە غەشەکە کە فێڵەکە خەڵک ڕقێتی لێواتە دوورە لە خەڵک بە چاوێکی نامۆ سەیرەکەن و دوورە لە خوای گەورەوەتە خوای گەورە
بەزەی بەو کەسانایەت و ڕحیم پێ ناکە ڕوو باسمە لە قیامەتە خوای گەورە لە میسانە خۆش نابێت چونکە حەق و ناسەوە و هەروەها ئەو کەسێک کە غەشەکە گوناحێکی گەورەی ئەنجام داوە یەکێکە لە تاوانە گەورەکان پێویست ئینسانی مسلمان بە تاوانێکی سادە و ساکار ئەنجامی نەدات چونکە وەکوتوان ئەمە حەق و ناسە و یەکێکە لە کەبائیر و هەروەها غەش بەرەکەت نایڵێت تەمەعنێکی لەو هۆکارانی کە ئینسان غەش ئەکا ئەو کەسانی کە غەش ئەکەن بۆی مادە و پارە و شتێکیان کە دەستکوی هەر شتێکەوە ئێوە دەستی پێوێ بەڵام بەدڵنایی بەرەکەت لەو شتانیە جا هەر شتێکە وەکوتوان پارەیە مادەیە شتێکی دنیاییە ئەو ئیشەی کە ئەو ئینسانە ئیکا لە هەر لە کۆمپانیایەکە چییە ئیکا حیزبێکی سیاسیە هەر ناوێکی ئەنی یعنی واتە ئێوێ ئەو شتە بۆ خۆی دەستخواوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە نەهی لێ کردو ئەو شتە بەرەکەت نایڵێ بەرەکەت لە یعنی شتێک کە بە غەش دەستکەی ئەو شتە بەتەکید بەرەکەتی تیان نییە و پاشان حکمی غەش لە ئیسلامە تەمەعەن زانیان یەکدەنگن لەوەی کە واوەکو غەش حرامە و گوناحە و هەروەها وەکوتان ئیمامی ذەهەبی لە کەبائیرە لە گوناحە کەبائیرەکانە باسی کردو ئیمام غەزالی ئەفەرمیە حرامە و گوناحێکی گەورەیە و زۆربەی هەموو زانایان یەکدەنگن لەسەرەوەی کە واوەکو غەش یەکێکە لە تاوانە گەورەکان ئەخیر و کۆتایی پێم خۆشە ئەو قسەی ابن حەجەری هەیتەمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ باز لەوەکە باسی سەردەمی خۆی ئەکا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کە غەش و فرتوفێڵ سەری کێشاو بەسەر بازاڕ و کۆمەڵگە و تاجیر و یعنی ئەو وەزعی کە ئەو خۆی بینیوێتی جا ئەڵێ هۆکاری ئەم غەش و فرتوفێڵەیە ئەفەرمێ ئەوەی کە ئێمە لەناو خۆمانە غەش لە یەکتری ئەکەین فێڵ لە یەکتری ئەکەین هەر بۆیە ئەفەرمێ ئەمە وای لێکردووە سەلەت عەلەیهیم ئەڵظەلەمە ئەفەرمێ بەهۆی ئەمەوە زاڵم و ستەمکار زاڵ بۆ بەسەرمانە بەهۆی زوڵم و ستەم و خراپەی خۆمانەوە لە خوارەوە زوڵمەکەی لەسەرەوە ئەو زاڵی بەسەری تووە ئەویش لەسەرەوە زوڵمەکە ئەڵێ زاڵم زەواڵی بۆ پەیابی هەتا کۆتایی اینجا فەرمی هەتا وای لە ماڵێن بەفیڕۆ ئەچێ حرمات و شرف و ناموسیان ئەکەوتە مەترسیدارەوە مەترسیەوە حتا ئەفەرمێ بەل سەڵەت عەلەیهیم الکوفار حتا ئەفەرمێ کافر و بێبڕاکان زاڵە بن بەسەر ئەو منتیقە و شوێنێشەکەوە غەش و فرتوفێڵی تێ ئەکرێت تووشی ئەسیری و ڕاودونان و گرتو ناڕەحەتیە بن واتە ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەستی بەوە کردووە کە غەش چەند تاوانێکی گەورەیە نەکەروێ کە ئینسان تووشی گوناحێکی قیامەتی ئەبێ بەڵکو دنیای لە دەست دەرچێت لە ناو خۆیانە تووشی ستەم و زوڵم و نەعەدالەتی ئەبنەوە کە خۆیان پێی گیرۆدا بن تووشی نامرتاحی و نەئارامی ئەگەبن هەم لە ناو خۆیانە و هەم لە دەرەوەیش هێزێکی دەرەکیش تێ زاڵی بەسەر ئەو کۆمەڵگە و مجتەمەعا چونکە فرتوفێڵان لە یەکتری کردو حەق یەکتریان خواردووە چونکە خوای گەورە ستەمی پێ ناخۆشە ستەم قبوڵ ناکە هەر لە دنیا ئەو کەسێک کەواوەکو ستەم و زوڵمەکە خوای پەروەردگار پێی ئەنوێنێ و هەروەها ئەو کەسە کە زوڵم و ستەمی لێ ئەکرێت دوعای گیرا لە خوای پەروەردگار دێ بەدەمیەوە ئامۆژگاری چییە زۆر بە کورتی سوپاس دەکەم بۆ ئەوانەی کە غەش دەکەن وەڵام من ئامۆژگاریم بۆ خۆم و سەرجە مسلمان ئەوەیە کە ئێمە لە غەش بە دوور بین هەر کەس هەر مینەیەکی هەیە مامۆسایەکی ئاینی مامۆسایەکی لە قوتابخانەیەکە مدیری هەر پلە و پۆستێکێت لە هەر شوێنێکە حەقی ئیشەکەی خۆی بدەی فێڵ نەکەی غەش نەکەی چونکە تاوانێکی گەورەیە بۆی خەڵک متمانەی بە ئێمە هەبێ متمانە بگرێتەوە بۆ ناو خەڵک ئێمە لە ناو یەکترە بە ئاسوودەیی و بە متمانەوە لەگەڵ یەکترە تەعاملی بکەین چونکە بەڕاستی غەش و کوتمان تاوانێکی گەورەیە ئێمە مسڵمان بتوانین خۆمان لەو تاوانە گەورەیە پارێزین خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا غەریب محەممەد زەڕانی بانخواز تا ستودیۆکانمان لە بەرنامەی باسخواز لەگەڵمان بوون سوپاس بۆ بەڕێستان بەڕێزان کۆتاییمان هێنا بەم ئەڵقەی بەرنامەی باسوخواز تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە و لە تەوەرێکی دیکەدا هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرین